من شي حرفەکانە کەم بێ تێکنیسەکانم یەکێکەنە کاری دەستەکانی خۆم سێ ساڵە بێت خەریکە میشانم 3 ساڵ سیایە ئەبێت خەریکە میشانم دروستیانەکەم ئەمە سنعەتی کەنیشەکانی خۆمدا دەست کرد بە ئیشی دەستی من ناوم دانیال تاغر شەریف من 22 ساڵە دانیشتووی شاری سلێمانیم من ئیشی حرفەکەم ئیشەکانی منە ئەمە یەکێکەنە کاری دەستەکەی خۆم دەخۆم دەستەکەم یارمەکاری من لای خۆمەوە دەستەکەم بە بەدلێنی ئەمە یارمەکەی دێتن دانە بەردەکەی خمە سەر دەستەکەم بە ئەم ئیشانە من سۆر بە سەرکەوتووبوونە بە ساڕەکان لە سوارەکانە هەر مناسەبە بەشدارە بە مناسەبەکان لە هەموو شوێنە بەشدارە بین وەکەوەی معاملی شکارەکە بارکی ئازادی هەواری شار فامیلی مۆڵ باشتی مۆڵ لەم باسی شوێنە ئێمە چۆنە داخراوەکان بەشدارە بین لەم شوێنەکەشدانە ئیشتی خۆمە عەرزەکەین ئیشانە نا بێمانگای خوێری بووم نا بێمانگای هانا لەوێ فێریشەکە بووم من چوومە ئەوێ خۆم مەکتەب بووم دا بۆ لە حەوتم خوێنووە ئێدێنە دوای مەکتەب چوومە بێمانگای هانا دا فێرێکی شتێکی ئاوا بم و فێری ئیشی تەستی بم و بۆ بەشێندیشی هانەوێت تا هەدێکمە بێ بتوانم خەریکە میشانە بین ئیشی کۆزە ئەەکەم کۆزە ئیشی فوارە بە شتێکی جوان بە ئەمە بەزار دروستم کردووە ئەو بیرە بەدار ئەمە بیرەکە شتێکی زۆر جوانە ئەمە خۆم دروستم کردو بە شەوی دار شێرێکی سیدیە و ئەمەی دارە ئیتر من دەستەکەم بە دروستکردنی ئەمانە بەش هەموو شێوەکان دروستەکەین من داوەرە کەنجاناکەمەوە دەناتوانێت ئیشکات ئەوانەدا بیان ناگرێ هیوادارم شێنە دەورێکی ئاوا تا نەبنەوانێ بۆ ئەوان بێت ئەوانی دەناتوان شت دروستیکەن هیوادارم دا فێری شتی جوان بێن فێری دەستکردێکی ئاوا بێن فێری شتە شوانەکان بن ئەمە من لێرە من لیان داواکەم هیوادارم هاوکاریان زۆر بگرێت.